ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانیمانەوەی پەرامبەرانی سنوورەکانی بیلاڕووسیا و پۆڵندا بەرەو کارەسات هەنگاو دەنێت و پێدەچێت کێشە سیاسیەکان ڕێگر بن لە بەردەم یەکلاییکردنەوەی دۆسیەکەیان. لە دوایین گۆڕاکاریەکاندا لەو بارەیەوە 6 وڵاتی ڕۆژاوای ئەندام لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا بیلاڕووسیان تۆمەتبار کردبەوەی بە شێوەیەکی ڕێکخراو مرۆڤەکان لەسەر سنوور بەکاردێنێت. لەو بەیاننامەیەدا کە دوای کۆبوونەوەیەکی بە پەلەی داخراوی ئەنجومەنی ئاسایش بڵاو کرایەوە، هەریەکە لە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و نەرویج و ئیسوانیا و ئیرلەندا دەڵێن ئامانجی بیلاڕووسیا لەو کارەی تێکدانی سەقامگیری دەوڵەتە دراوسەکانی و خۆشاردنەوەیە لەو پێشەلکاریانەی مافی مرۆڤ کە لە وڵاتەکەیدا ڕووی لە زیادبوون کردووە. کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئاسایش لێوارەی پێنجشەمە بەڕێوە چوو، نزیکەی نیو کاتژمێری خایاند و هیچ بڕیارێکی تێدا نەدرا. بەڵام ئەو 6 وڵاتە خۆراواییە لە ڕاگەیەنراوەکەیاندا دەڵێن مینیسک قوڵکردنەوەی قەیرانی پەنابەران وەک تاکتیکێک بەکاردێنێت و ئەمەش پێویستی بە هاریکاری وەڵامێکی بەهێزی نێودەوڵەتیە لە پێناو لێپرسینەوەی ڕژێمەکەی ئەلیکساندەر لۆکاشینکۆ. بە وتەیەوانەم کاری ڕژێمەکەی لۆکاشینکۆ بە مەترسی بۆ شێواندنی ئاسایشی هەرێمی دادەنرێت. لە بەرامبەریشدا لۆکاشینکۆ سەرۆکی بیلاڕووسیا ڕایگەیاند ئەوروپا لە ڕێیە و غازەوە خۆی گەرم دەکاتەوە کە لە وڵاتەکەیەوە بۆی دەچێت. ئێمە گەرمیان دەکەینەوە و ئەوان هەڕەشەمان لێ دەکەن. دەشپرسن ئەگەر وڵاتەکەی ڕێ لەو غازە بگرێت لە رووسیاوە بۆیان دەچێت، ئەوروپا چی بەسەر دێت؟ پەیامێکی توندیشی ئاڕاستەی سەرکردەکانی پۆڵندا و لیتوانیا و وڵاتانی دیکەی ئەوروپا کرد و داوای کرد بەر لەوەی هەڕەشە بکەن بە وردی بیر بکەنەوە. ئەمەش دوایە ڕەشەکردنی هەریەکە لە های کۆماس وەزیری دەرەوەی ئەڵمانیا و ئۆرسۆلۆ فۆن سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا هات بە سەپاندنی سزای زیاتر بەسەر بیلاڕووسیا لە بەرامبەر کارەکانی. ئەو کات ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا کە بە باڵپشتێکی بەهێزی کارەکانی بیلاڕووسیا دەزانرێت داوای لە یەکێتی ئەوروپا کرد سەر لە نوێ پەیوەندیەکانیان لەگەڵ لۆکاشینکۆ سەرۆکی بیلاڕووسیا دەست پێ بکەنەوە. لە دووەم پەیوەندی تەلەفۆنیش لە ماوەی 2 ڕۆژدا لەگەڵ ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا پۆتین جەختی لەسەر گرنگی چارەسەری قەیرانی مەترسیداری پەنابەران لە زووترین کاتدا کردووە. وتیشی ئەمە پێویستی بە زیندووکردنەوەی پەیوەندیەکانەیە لە نێوان وڵاتانی ئەوروپا و بیلاڕووسیا. لای خۆشیەوە سفیدلانا تیخانۆفسکایە سەرکردەی ئۆپۆزیسیۆنی بیلاڕووسیا کە ئێستا لە دەرەوەی وڵات دەژی ڕایگەیاند. لۆکاشینکۆ خەڵەتێنەرە و داواشی لە یەکێتی ئەوروپا کرد نەچنە گفتوگۆوە لەگەڵ سەرکردەیەکی ناشەرعی. لە چوارچێوەی ئاڵۆزبوونی دۆخەکەشدا دەوڵەتانی بەڵتیکاندامن لە یەکێتی ئەوروپا هۆشداریان داوە لە ئەگەری ڕوودانی پشێوی سەربازی. وەزیرانی بەرگری هەریەکە لە ئیسوانیا و لاتیڤیا و لیتوانیا ڕایانگەیاندووە دۆسەی پەنابەران گەیشتۆتە ڕێگەیەکی داخرا و بۆتە ڕەشەیەکی گەورە بۆ بەشێکی فراوانی یەکێتی ئەوروپا لە ڕۆژەڵاتەوە و لەوانەیە سەر بکێشێت بۆ سەرەڵدانی ململانەی سەربازی.